شاندەی تایبەتی ئەمریکا بۆ سووریە دەبێژێک و حتاوەکانها دانوستاندنن ئاستانە تو چارەسەریەکە ڕاستەقینە بۆ چارەسەرکردنا کریزە سووریە پێشکەش نەکریە. جیمس جێفری شاندەی تایبەتی ئەمریکاش بۆی سووریە ژێ بۆ کەناڵە ئەلحۆڕە ڕاگەهاند ئەمریکا دبینێک و باشترین چارەسەریش بۆی کریزە سووریە کێمکردنا دەستێوەردانە لەشکریە دە کریزە سووریەدە و ئەمریکا دێوی بواریدا سەرکەفتی بووە. هەروەها جێفری تەکەزیە لەسەر گوتنا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کرد و گوت و پرۆسەیە سیاسی دە سووریەدا پێشوە نەچووە و پێشتێژنە بەرناڕێخستنە تەرۆریستیە داعشی ئەمریکا گرنگیە دەدێ پێشکەتنا پرۆسەیە سیاسی و بەجددی کار لەسەر دەکێ. شاندەی تایبەتی ئەمریکا بۆ سووریەدا زانین حتاوەکە نەها گروپی ئاستانە نکاری ڕژێمە ئەسەد ڕازی بکێ و پابەندیە بە بریارە ناودەوڵەتی 22.4 بکێ و ئاڤیەک باندۆرەکە نەرینی لە کریزە سووریە کریە. وەکە جیمس جێفریدایە خویاکردن بریارە گروپی ئاستانە سەردانە جنێو بکێ و لەگەڵ نەتەوەی نیەکگرتی چارەسەریە کریزە سووریە گوتوبێژ بکێ و گروپی ئاستانەوەی پێشنیارێن و پێشکەشی نەتەوەی نیەکگرتی بکێ. هەرچەندە بریار بوو دۆ سێشەمە جیمس جێفری شاندەی تایبەتی ئەمریکاش بۆی سووریە سەردانە تورکیا بکێ و دێ جوینن خۆ دەلگەل بەرپرسیارên تورکیا ڕەوشە سووریە گوتوبێژ بکێ لێ توزانیاری دەوێ دەربارەدا نەهاتنە ئەشکەرەکردن. وەکە هاتیە زانین و پشتی تورکیا جیمس جێفری وێ سەردانە جنێڤ بکێ و لە جنێڤ وێلگەل نونەرن بەریتانیا، فەرەنسا، ئەڵمانیا، سعودیە، ئوردن و مسر بجوێ وێ پێشە ڕۆژە سووریە لەگەڵوان گوتوبێژ بکێ. ژێدەران ژێ ئیدارەیە ئەمریکی ئاشکەرەکردن و ئیدارەیە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دخوازێش بۆی چارەسەرکردنا کریزە سووریە بەشداریە بچەند ئالیەکی بکێ و هەبەشان دروست بکێ. ئەوژی داکۆڕێگریە لەگەرە تەرۆرە و بەهێزبوونە هەژمونە ئێرانێ بکێ و پرۆسەیە سیاسی لە سووریە بەرەف پێشوە ببێ.